ئێوارەتان باش، خۆشحاڵین بە ئامادەبوونتان لە چالاکێکی دیکەی هەڵمەتی هۆشیاری دەربارەی ئەو یەکێک لە قەیران یا کێشە گەورانەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستان هەیە، لە هەرێمی کوردستان هەیە، ئەویش بەکارهێنانی پێینی کیمیایی و قڕکەری کیمیاییە. دیوی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون لەژێر دووشمی ئەو خۆراکی کە تۆ دەیخۆیت بەژەهر گەورە کراوە. لە سەرەتای ئەم مانگەوە هەڵمەتێکی هۆشیاری دەست پێ کردووە. چەندین سپۆر و کەسانی شارەزا لێرە بابەتی جۆرا و جۆریان پێشکەش کردووە. گفتوگۆکان بابەتەکان دەربارەی زیانەکانی ئەم پێین و قڕکەرە بووە. لە هەمان کاتا دوایەوەی کە تێگەیشتین زیانەکانی چییە، دواتر پەیوەندیدارکردنەوەی بە ڕێگەزەکانی سروش بە تەندروستی مرۆڤ. لە هەمان کاتا قسەکردن لەسەر بەدیلەکانی ئەم پێینە یان ئەم قڕکەرە یەکێک بوو لەو بابەتانەی کە لێرە گفتوگۆی لەسەر کرا. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆر شنە شەریف ئەکەین کە من بەڕاستی زۆر خۆم بە خۆشحاڵت دائەنێم کە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانمان لێرە پێشکەش ئەکا. پێم خۆشە پێش ئەوەی کە بابەتەکەی پێشکەش بکات ژیاننامەی دکتۆر شنا بخوێنمەوە. توێژەر و مامۆستا لە دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی، مامۆستا لە بەشی فەلسەفە و توێژینەوەی کولتوریەکان لە زانکۆی سلێمانی، بەڕێوەبەری پرۆگرامی سەربەخۆیی خۆراکە لە عێراق کوردستان لە ڕێکخراوی ڕۆزە لۆکسەمبۆرگی ئەڵمانی، هەڵگری بڕوانامەی بە کالیرۆس ماستەر و دکتۆرایە لە بواری مرۆڤناسی کەلتوری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا. لە ساڵی 2008ەوە سەرقاڵی توێژینەوەی مەیدانیە لە ئینتۆگرافی و تۆمارکردنی مێژووی زارەکی چینە جیاوازەکانی پارێزگای سلێمانی، لە نێوانیاندا جوتیار و پارێزەرانی کەلەپوری کشتوکاڵی سروشتی و بڵاوکردنەوەی زانیاری دەربارەیان لە ناوەندە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانە. زۆر بەخێربێی دکتۆرە. لە هەمان کاتا ئەتوانم بڵێین وەکو پێشانگایەک لێرە کۆمەڵێ وێنەی ئەو جوتیار و گوندنیشانانەی کە کاریان لەگەڵ کردوون و بەشێکە لەو پرۆژە و توێژینەوەی مێژووی زارەکەی کە چەندین ساڵە کاری لەسەر ئەکەن. پێم خۆشە دواتر زیاتر لەسەر ئەم بابەتە و ئەگەر هەر کەسێکیش پرسیاری لەسەر ئەوە هەبوو ئەتوانێت لە دکتۆر شنەی بپرسێ. پێم خۆشە کاتبین بە دکتۆرە بابەتەکەی خۆیمان پێشکەشکە، لە دوای ئەوە ئێمە گەڕێنەوە لای ئێوە بۆ وەرگرتنی ڕاوسەرنج و تێبینەکانتان. فەرموو. زۆر سپاس هەڵوێستخان، زۆر سپاس بۆ هەمووتان بۆ ئامادەبوونتان. ئەزانم ئەمڕۆ کۆمەڵێشتی تریش هەیە و ڕێپێوان هەبوو. سپاس کە لێرەن و سپاسگوزاری کاتتانم. بابەتەکەی من کارکردنە بۆ بنیانانەوەی کەلەپوری کشتوکاڵی سروشتی و پاراستنی تۆی خۆماڵی وەکو چارەسەر. جا من سەرەتا دێمە کەمێک باس لە مێژووی کشتوکاڵەکەم لە کوردستانە بە شێوازێکی زۆر سادە و پاشان ئەیبەستمەوە بە مێژووی گۆڕانکاریەکانی کشتوکاڵ لە جیهاندا، لە نێویاندا سەرەتای بەکارهێنانی قڕکەر و مێرووکوژەکان، واتە کەی دەستی پێ کرد و چۆن دەستی پێ کرد و چۆن گەیشتە کوردستان. دیسانەوە لە بەرەوەی کاتمان کەمە هەر ئاماژەیان پێدەم. بابەتەکانی ئەمڕۆ باسییانەکەم مێژووی سەردانی کشتوکاڵەوە گوتم بە شێوەیەکی سادە، پاشان شۆڕشی سەوز کە سەرەتای بەکارهێنانی قڕکەر و مێرووکوژەکان بوو بە گرین ڕەڤۆلوشن ناسراوە شۆڕشی سەوز، و پرسی سەوز گوتنی گرین واشین، واتە کۆمەڵە شتێ لەژێر جینگە دۆسیە لە جیهانە قسەی لەسەرە کرێ، بەڵام ڕاستی من پێڵێم سەوز گوتنی لە کوردیان نازانم چیتری پێ بڵێن، و کۆمەڵێ ناڕاستی مێژوویی و زانستیشن کە بە ئێمە دراون و لە زانکۆکان نایخوێنین و فێری فێرخوازەکانمانیەکەین و ئەڕۆین بۆ جوتیاریشی ئەگوازینەوە. و پاشان باسی کۆمپانیا زەبەلاحە گەورەکانی دنیاکەم کە خەریکی بەرهەمهێنانی دەرمانن و ئیفرۆشن و بەستنەوەی بە سیستمی سەرمایەداریەوە، کەواتە بابەتێکی گرنگ کە تا ئێستا باس نەکراوە. پێم لە هەموو پسپۆرەکانی پێش خۆم کردووە کە لێرە قسەیان کردووە، زیاتر لە بەرەوەی پسپۆرەکان کشتوکاڵە هاتوونەتە بواری قڕکەرەکان چین یا مێرووکوژەکان چین و زەرەر و زیانیان چێ. بەس من لەلام گرنگێ من مێژووەکەشی بزانین.
پاشان گەڕانەوەی هێز و شکۆ بۆ جوتیار لە ئێستایا جوتیار وا هەستەکە کە ئەم جوڵانەوەی کە هەیە لە دژی ئەوانە بە پێچەوانەوە تەواو لە خزمەتی ئەوانداواتە کە ئێمە کاتێکڵین دەرمان بەکارنێنین و تۆی خۆماڵی بەکاربێنین و بگەڕێنەوە سەر شێوازی کشتتوکاڵی سروشتی لە قازانجی جوتیاری خۆمانە و کەمێک لە پاشان باسیەکەم و ئێمە کە لە پووری کشتتوکاڵی خۆمان خۆشبەختانە کە لە پورێکە کە زۆر ژینگە دۆستەواتە پەیوەستە بە سروشتەوە و هەم ژیانی جوتیار خۆی هەم شێوازی کشتتوکاڵکردنمان ئەچێتە لایەنی کشتتوکاڵی سروشتیوە کە پێوترێت ئاگروئیکۆلۆجی، ریجەنەرەتیڤ ئاگریکەڵچەر، هۆرتیکەڵچەر هەموو ئەمانی کە لە ئێستایە پەیڕەوە کرێن و گرنگیان پێ ئەدرێت لە کە لە پووری خۆمانە هەیە خۆشبەختانە. و پاشان باس لە ئەرلوم سیدز دەکەین واتە تۆوەڕەسەنەکان کە دیسانەوە ئەم ناوچانەی خۆمان خاوەنددارێتی ئەو تۆوانە ئەەکەین بەشێکی زۆری تۆوە گرنگەکان بە تابەتی دانەوێڵە لەم ناوچانەی خۆمانەوە سەریان هەڵداوە و دیسانە چینە سەر کارکردن بە هەرەوەزی و گرنگی جوتیار. مێژووی کشتتوکاڵ وەکو دەزانین سەرەتا لە مرۆڤناسی و لە زانستەکانی ترا باوەڕوا بوو کە کشتتوکاڵ لە مێزۆپۆتامیا سەری هەڵدابێ واتە ناوچەکانی خۆمان و پاشان گواسترابێتەوە بە ناوچەکانی تری جیهان، بەڵام لە ئێستاە ئەڵین لە چەند ناوچەیەکی دنیاە لە هەمان کاتە سەری هەڵداواتە لە مێزۆپۆتامیا هەبووە، لە ئەمریکای باشوور هەبووە مایە و ئینکاکان و پاشان لە سین هەبووە کۆمەڵێک جوڵانەوەی لە هەمان کاتا ڕویانەوە بێ ئاگاداری یەکتر کشتتوکاڵ کراوە. بەڵام ئەوەی زۆر گرنگە لە ناوچەکانی ئێمە خاوەنددارێتی دانەوێڵە سەرەکیەکانی خۆراکەکەی لەوانە گەنم و جۆ و هەرزن و کۆمەڵێشتی تر و هەروەها بەزالیا کەم جوتیاری ئەمازانێت کە بەزالیا زۆر خۆڕستکە و زۆر کۆنە بۆم ناوچانی خۆمانە گەڕێتەوە، زەیتون و هەنار و کۆمەڵێک شتی ترکە لە نووسرا قوڕینەکانە تەبەن لە نووسینەکانە هەن و ئاماژەیان پێکرا و زۆر کۆنن و ئاژەڵداری و پاشان کشتتوکاڵکردن بە شێوازی کێڵانی زەوی هەموو ئەمانە لە ناوچەکانی خۆمانە هەڵیان سەری هەڵداوە و لە دوای ئەوەش کشتتوکاڵ کە بۆ بەدامەزراوەی بۆ دیسان لە ناوچەکانی خۆمانە بواتە شوێنی تایبەت هەبوو بۆ کشتتوکاڵکردن و بۆ گلدانەوەی تو و ئاو و هەموو ئەمانە لە ناوچەکانی خۆمان خۆشبەختانە بایەخیان پێدراوە کە ئەڵم ناوچەکانی خۆمان عێراق بەگشتیە لەم کوردستانیش لە زمنیاواتە نەکات کوردستانی خۆمان. ئەمانە نمونەی کۆمەڵی دانەوێڵەی کۆنی خۆڕسکی خۆمانن بەداخێکی زۆرەوە لە کوردستانە ئێمە زۆربەی ئەم تۆوانەمان لەدەستداوە هەر جوتیارێک و هەر بەڕێزێک من ئەم قسەی من بە هەڵەدا ئەنێ من لە خزمەتیان و سوپاس یەکەم کە پێم بڵێ جوتیارێک هەیە تۆی کۆن بنە تۆی گەنمی ئاجۆی هەیە هەر سەردەمێک بێ با بڵێن من بۆ سەردەمی پێش هەفتاکان نەگەڕێمەوە بەڵام هێشتا پێش نەوەتەکانیشمان دەست ناکەوێت ئێمە بە بەردەوامیە گەڕێن و جوتیاری تر قسەیان لەگەڵەکەین دەست ناکەون چیان لێ هاتووە پرسیارێکی زۆر گرنگ ئێمە ئەی پرسین و بۆچی لە ناوچوون بۆچی جوتیار هەڵی نەگرتوون ئەمریکا ئەیبینن کۆمەڵی تۆی گەنمە لە نێویاندای عێراقی کۆنی تایە لە بانکە نێودەوڵەتیەکان هەڵگیراون و خۆشبەختانە ئێمە جۆرێکمان هێناوەتەوە زیادمان کردو و زیاتر یەکەین و کۆمەڵێک جۆری تری شێنینەوەتە پارێزراون لای دەستگا گەورە نێودەوڵەتیەکان ئەوانەی تریش تۆوی جۆن ئێرە بێستانسوورە هەمووتان هەواڵە تازەکەی بێستانسوور بیستووە کە یەکێکە لە کۆنتترین ناوچە کشتتوکاڵەکان پێشتر بە زۆر باسی چەرمۆمانە کرد ئێستا بێستانسووریش زۆر دوور نییە لێمانەوە لە سلێمانیەوە ناوچەیەکی کۆنە بۆ 9000 ساڵ ئێستا باسەکەن لە نێوانەوە بۆ 11000 ساڵ ئەو تیمەی کاری تیاکەن خۆشبەختانە و سەرچاوی کشتتوکاڵیان دۆزیوەتەوە لە نێویاندا هەندێک تۆ دۆزرانەتەوە. ئەوەی تر بەنداوی جێروانەیە هەستەکەم بە کوردیەکێکە هەڵە نەبم کە شوێنی گلدانەوەی ئاو بەمە بۆ سەردەمی ئاشووریەکانە گەڕێتەوە کۆنترین بەنداوە لە دنیادا کە ئاوی تێدا کۆکرابێتەوە بۆ کشتتوکاڵ بەکاردێناتوانسە پرسەکەەوە باسەکرێک کە سەنحاری دروستی کردبێ و ئاوی تێدا گیردراوەتەوە ئەویش تریش بابیلۆنەکانن کە خەریکی کێڵانی زەوینەوەی کە جوتیاری ئێمە بەردەوامەڵێ جاران بەگا جوتمانە کرد زۆر کۆنە مێژوەکەی و ئێمە بەردەوامیمان پێداوە و لە نێویشیاندا چاندنی دانەوێڵەکان و زیادکردنیان و کۆکردنەوەیان زۆر ناوچە هەیە لە کوردستانە خۆشبەختانە کە لە پووری کشتتوکاڵیمانە و هەزاران ساڵ کۆنن لە نێویشیاندا وەکتم چەرمۆ و قەڵاتی سەید ئەحمەدان هەیە لە پشتدەر ئەمانە هەمووی ناوچەن کە کشتتوکاڵیان تێدا کراوە بۆ هەزاران ساڵ
داخێکی گەورەی منە کە ئێستا لە کوردستانە جوتیار ئەو کەلەپورەی هەموو جوتیار ناڵێن بە گشتی قسە ناکەین، بەڵام خەریکە پشت لە کشت و کاڵە سروشتیەکەی باو باپیرانمانەکەین بۆ کشتتوکاڵی پیشەسازی کە هیچ داهاتوویەکی نییە و بەردەوامی نیە بە پێچانەوە خاک و ئاو و زەویمانەمی تێکەدا. ئەمە هەنی هەڵسن لە کاتی دروستکردنی بەنداوی دوکانە ئەو وێنانەی گرتووە، ئەنتۆپۆلۆجیستێکە مرۆڤناسێکە هاتووە لەگەڵیانە ڕووماڵی زۆرێک لەو ناوچانەی کرۆ خۆشبەختی وێنەی زۆر جوانی گرتووە، شێوازی کشتتوکاڵکردنەوە مەرەزەی کۆنە و زۆر باس دەواکە کە چەند گرنگە و چەند بە جوانی کرا و سەرچاوی بەکارهێنانی ئاویان چۆن بووە و چەند گرنگ بوون. دیسانەوە زۆربەی جوتیاری ئێمێستا بەم شێوازە کار ناکات کە لە ڕاستیدا شێوازی کە پێیانەوتێ سەرەتایی بە بەراوردکردن بە پێشکەوتوو، چونکە ئەوەی کە پێشکەوتووە جوتیاری ئێمە کاتێک ڕێنماییکەری کشتتوکاڵەکانش نەلایەن پێیانەڵێن شێوازی پێشکەوتوو بەکاربێنن. ئەمە فرێتز هاڵمنە لەوانەیە هەندێکتان زانیاریتان لەسەری هەبێ، ئەو کیمیازانە بوو کە هەم بەشدار بوو لە بەرهەمهێنانی چەکی کیمیایی کە لە جەنگی جیهانی یەکەمە بەکارهێنرا و خەڵکێکی زۆری پێکوژرا و بە تاوانباری جەنگ ناو ئەنرا و پێویست بوو بدرێ بە دادگا، بەڵام هەمان کەسە کە قڕکەری کیمیایی داهێنا، واتە ئەوە دۆزەرەوەی قڕکەری کیمیاییە. بۆیە پێویستە لە کوردستان ئەمە و مێژوە لێک بدەین کە قڕکەری کیمیایی پاشماوەی جەنگە، واتە دوای جەنگی جیهانی دووەم تەقەمەنیەکان ئەمۆنیایە، خۆتان نزانن ئەمۆنیە نایترایدە تێکەڵیەکەن، پاشماوەیەکی زۆری جەنگ ما بۆ نەیانزانی چی لێکەن. ئەمان داهێنانێکیان کرد و کۆمپانیایەکی زۆر گەورە پشتیان گرت و ئەو بەرهەمەی لێبەرەماتووە کە لە پاش جەنگی جیهانی دووەم هەتا ئێستا بۆتە بەڵایەکی زۆر گەورە لە جیهانە. شۆڕشی پیشەسازی سەوز هاتەکە و ئەفریقین ڕێڤۆلوشن کە پێڵێن شۆڕشی سەوز تێیدا لە 60ەکان لە 50-60ەکان لە 50 دەستپێکە لە 60ەکانە برەی پێدرا لە ئەمریکا وتیان کشتتوکاڵی نەریتی ئەم کشتتوکاڵە زۆر دواکەوتووە با پێش بکەین لەوێ دەستیان کردەوەکانانی قڕکەرەکان و مێروکوژەکان و ئەدەواتی زەراعە ئەمامی کۆمپانیای گەورن لەوانە مەکائینیان دروستە کرد لەگەڵ تۆی دەستکاری کراواتە تۆ ڕەسەنەکان وایان لێ هات کە گرنگیان پێ نەدراوە کۆ دەکرانەوە و دەستکاریەکران جیەمۆیان لێ دروستەکە هایبریدیان لێ دروستەکەوەی تێکەڵەکرێن و لە ڕێجینیەوە دەستکاریەکرێن. هەمان ئەم کۆمپانیا گەورانەی کە قڕکەر و مێروکوژەکانیانە فرۆشت ئەو کۆمپانیانە بوون کە هەستان بە فرۆشتنی تۆوەکان، واتە پاکێجێکن بەڕێزان وەکو جانتایەکە بەدەستمانەوە ئەمیشی تایە و ئەویشی لەگەڵایە بۆ تێنێ هاوردەیەکە و ئەڵێ فەرمووی تۆی جوتیار بەکاری بێنە و هیچ کاتێکیش تۆوەکان سەرکەوتوونی لەوەی 2 ساڵ ئەتوانن تۆیان لێوە بگیرێت دوای ئەوە سەرکەوتوونی. بە ناوی نەهێشتنی برسێتی لە دنیادا بۆمان باسکرا، بەڵام لە ڕاستیە هیچ ئەوەی نەکرد پێچوانەوە داهاتێکی زەبەلاحی بۆ کۆمپانیا گەورەکانی جیهان پەیدا کردو بووە هۆی ئەوەی کە زەوی کشتتوکاڵی دنیا ئەوەی ئەمریکا بە تایبەت نمونەیەکی زۆر گەورە زەوی کشتتوکاڵیان بێ کەڵک بووە ئێستا گەڕاونەتەوە سەر شێوازە نەریتێکە و لە هەوڵی چارەسەریان چکە موادی کیمیاوی کە زۆر بەکارێنێ بێهۆی بەپیدبوونی خاک و کۆمەڵە زانیاری تر پێش من بەڕێزەکانی تر باسییان کردو من ناچمە ئەو لایەنەوە. واتە لە نێو پاراستنی ئاسایشی خۆراک و نێشتی برسێتی لە جیهاندا ئەم پرسیان بڵاو کردەوە بە لێشا و هێنرا بۆ دەوڵەتەکانی دنیا و بەکارهێنران هەم تۆوەکان هەم ئەدەواتە سناییەکان بڵین ئامێرەکان و هەمیش مادە قڕکەرەکان. لە کاتێکدا برسێتی هەر بەردەوام بوو کۆمەڵێک ناوچەی جیهان خۆراکی زۆریانەیە لە ئێستاشدا کە بە فیڕۆ درێواتە لە سەدا بەڕێژەی لە کوردستانیشا ئێمە توێژینەوە کرا لە دەستەی کوردستانی خۆڵی تانجەرۆ پشکی شێری خۆڵی تانجەرۆ خۆراکە کە فڕێ ئەدرێ، واتە خۆراکی پاشماوەی ماڵان و دوکانەکان و سوپەرمارکێتەکان فڕێ ئەدرێ بەکار ناهێنرێ بەڕێزان. قازانج بۆ کێیە؟ کۆمەڵێک کۆمپانیای زۆر زەبەلاحن بۆ سیستمی سەرمایەداریە بەگشتی و ئەم کۆمپانیا زەبەلاحانن و ئەوەی ترمان چاوەڕێی دەستی ئەوانن. جوتیار هەمیشە چاوەڕێی دەستی ئەم کۆمپانیانن بۆ زانیاریتان. وە گوتم خۆراکێکی زۆر بەفیڕۆدرێ لە هەموو دنیاە و قسە زۆر لەسەرمە ئێستا کە پێویست ناکە ئەو زۆری بۆریە هەبێ مە فڕێ ئەدەین بچی موادی کیمیایی بەکارێنین. وەکوتم پاکێجێکە ئەمەی کە ئێستا ڕۆیە تۆ ئەبێت بە بەردەوامی جوتیاری هەموو دنیا تۆ بکڕێ لەگەڵ یا مەواد بکڕێ
لەگەڵ یان هەندێک ئەدەواتەیە کە بەکارێنێ و ئەمە بەردەوام ئەبێتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک گژوگیای زۆر بەرگریان زیاد بۆ واتە ئەو گژویانی کە پێشتر نەبوون جوتیاری ئێرە پێمانەڵێن پێشتر نەبووە لەو عەرزیەمە و هەمیشە بەقەوەتر و بەقەوەترە بن لەبەرەوەی ئەو دەرمانانەی کە بەکارێنن بەرگری پەیدا ئەکەن هەم زیندەکان و هەمیش گژوگیاکان لەگەڵیانە بەرگری پەیداکەن واتە تو بەردەوامە بێ بکڕی کۆمپانیاکانیش بەردەوامی تاوەکو ئەنتیبایۆتیک وایە بەردەوام لەبەرەوەی بەرگری دروستە بێ ئەبێ هەری جیاوازتر بەرهەم بێنن پارە گرانتریشە بێ لەسەر جوتیار ژمارەیەکی زۆری جوتیاری جیهان خۆیان نەکوژن لەبەر قەرزاری هندستان پشکی شێری بەرەکەوێ بەداخەوە من لەو باوەڕیان ئەگەر ئێمە بەردەوام بی لە بەکارهێنانی ئەم کێشەیەگێت تەلای جوتیاری ئێمەش ئێمە فیلمێکی کورتمان کردووە سەر مێژووی زارەکەی جوتیارە گەنجەکانمان هەمووی ئەڵێن 2 دەفتەر قەرزارم 3 دەفتەر قەرزارمی ئەڵێ 10 دەفتەر قەرزارمی تۆ زەویەکی بچوو کتێب بۆ ئەوەندە قەرزاری شت زۆر بەکارێن وەکو وتم ئەمە لە جیهاندا پەیڕەوەکرێ بەڕێزانمە لە کوردستانە نیە ئەمە لە جیهاندا ئەم کێشەیە هەیە کوردستان لە دوای 2023 کەوتۆتە ناو ئەو کێشەیەوە واتە ئێمەش بووینەتە بەکاربەر کۆمپانیا گەورەکان لە نێویاندا سنجەنتا و بایەرە کە بایر مۆنسانتۆی ئەمریکای کڕیەوە ئێستا زەبەلاحترین هەم دەرمانی پزیشکی بۆ مرۆڤ بەرهەمێنێ هەم تۆوەکان و هەمیش قڕکەرەکان وەکوتم لە هەموو دنیا پەیڕەوە کرێ و چەندین توێژینەوە هەیە لەسەر زەرەرەکانیان و پەیوەستکردنیان بە شێرپەنجەوە بە سەهایمەرەوە بە نەخۆشی منداڵەوە بە ADHD و ئۆتیزم و هەموو نەخۆشیانی کە زۆر زیاد بوون سەلمێنراون بەڕێزان هەر کەسێک پرسیاری هەیە سەدان توێژینەوەی بۆ ئەنێرین سەدانتان بۆ ئەنێرین کە لە شوێنی زۆر باوەڕپێکراوە بڵاوکراونەتەوە بەڵام بێدەنگەکرێن بۆچی لە بەروەی کۆمپانیا زەبەلاحەکان ڕێگریان لێکەن و بەنا دروستیان ناوەبن ناخێر هۆکاری شێرپەنجە نەزانراوە تا ئێستا بەم شێوەیە قساکرێت لەبەرەوەی پێم وتن داهاتەکان زەبەلاحە و ئەنواع جۆرمان هەیە پێشترەوە بەڕێزانەی لە پێش من باسییان کرد بۆ هەموو جۆرەکان بەرهەمێکیان هەیە و بڵایان کردێتەوە لەگەڵیشیا هەموو ئەدەواتانی لە نێوی ئەنداسا درۆن گەیشتۆتە کوردستانیش درۆن بەکارێنرێ بۆ ڕژاندنیان ئێماڵین بۆ ڕژاندنی ژەهرەکان من بەردەوام پێیان ناڵم ژەهرەکان پێیان ناڵم قڕکەرەکان پێیان ناڵم مێرکوشەکان ئەمانە ژەهرن و هەموو ئەم جوتیارانەیە ماچینە لایەن ئەبێ بوەستن لە بەکارهێنانیان لە ئەمریکا و ئەوروپا جوڵانەوەی زۆر بەهێزێ بۆ وەستاندنیان ئەوانش ڕێگریان لێکرێ بەڕێزان بەس نەوەستەوان ئەبێ ئێمەش ئەو جوڵانەوەیە دروست بکەین کۆمەڵێک مەوادی زۆر بەرهەمێنرێ ئەمە مادە ئاکتیڤەکانن کاریگەرەکانن بەداخەوە لە کوردستان عێراقا نانووسرێن باشە ئەگەر بڕۆی سەریانکەی لە بازاڕە زۆربەی زۆریان مادە کاریگەرەکە نەنووسراوە نەینووسن لەبەرەوەی قەدەغەن لە ئەمریکا و ئەوروپا بەکاربهێنرێن لە سین ئەیان هێنن بۆ ئەم وڵاتانەی ئێمە کە سنوورەکانمان کراون و وەزیری کشتتوکاڵ بەڕێزیان هەزەکەم جوێی لە من بێ سنوورەکانی کردوتەوە بەل لێشا و دەرمانی ژەهر دێتە کوردستانەوە و هیچ ڕێگریەک نیە لێیان گلایفۆسایتێکێکە ئەگەر سێری ئەو ئەمە بکەن گلایفۆسایت 84 ملیۆنی لێ ئەفرۆشێ ساڵانە بەس بەتەنیا هەر یەکێکی لەوانەی تر پارەکەی لەسرا نووسراوە داهاتی چەنە ئەمە توێژینەوەیەکی ڕێکخراوی ڕۆزە لەکزمبەرگە تەبان لە ئەفریقای باشوورەکرێ لە عێراقا کردومانەوە خۆشبەختانە وای لە کوردستانی شاخەریکین بیکەین کاری بۆکەین نیشتانەمان کردووە داهاتی فرۆشتنی مادە قڕکەر و مێروکوژەکان ساڵ بە ساڵ زیاکە ئەگەر سەیری ڕێژەکە بکەن لە بینی 97 بۆ 2017 ئەرز و ئاسمانی فەرقە لە ئێستا 24 زۆر لەوە زیاترە واتە بە لێشاو ئەیهێنن من کاڵێم نیوەی باشوور مەبەستمان لە ناوچەکانی ژێرەوەی باشوور ئێمەین کە پێمانەوترێ دواکەوتوەکان و باکووریش پێشکەوتوەکانن ئەوەی کە لە لای خۆیان نافرۆشێ و قەدەغەیە و بەیاسایی ناکرێ هێنن بۆ وڵاتانەی ئێمە ئەمە پێوترە دووفاقەیی بۆیە ئەو بەڕێزانی لەگەڵ ئێمە خەریکی توێژینەوەکان چوونەتە بەردەم کۆمپانیای بایر لە ئەڵمانیا ئەو پێیانەوترێ ئەمانە لە عێراقا ئافرۆشن بەڵام لای خۆتان نافرۆشە خێرە ئەم دووفاقەیە واتە لێپرسینویان لێکەین بەڵام خۆتان زان داهاتیوان زۆرە لە کورت و دادگاکان هەمیشە ئەوانەی بەنەوە بەڵام مانای وانێ ئێمە بەرپرسیاریان نەکەین لەوەی کە ئەیکەین ئەم توێژینەوەی لە عێراقا کراوە ببورن نمونەیەک لێرە هەیە پاشانتوان بیبینن لەسەر بازرگانی ژەهرەکان لە عێراقدا
هاوردەکردنی ژەهرەکان لە 1996 بە لێشاو زیادی کردووە پێش 2023 طبعا بەس لە دوای 2023 زۆر زیاد کردووە کە سەی ڕێژەکە بکەن بەشێکی لە ئاسیا بۆمان دێ بەشێکی لە ئەوروپا بۆمان دێ. ئەمە بەس 6 دانەمان بۆ دیاریکردن 6 لەو ژەهرانن کە قەدەغەیە لە ئەڵمانیا خۆی بەکاربێنێ بەڵام بایەری نێرێ بۆ عێراق باشە قەدەغەن لەبەرەوەی تووشی شێرپەنجە دەکەن کارسۆجێنەکەن واتە تووشی شێرپەنجەمانەکەن سەلمێنراون تاوە ئەنی من لە ئەڵمانیا سەلمێنراوە قەدەغێ ئەی نێرن بۆ ئێرە و من نازانم جوتیار چەندە بە ئەڕێژێ کابە چییە بەڕێستان هەمووتانەی خۆن منیشێک خۆن باشە ئەی خۆین ئەو خۆراکانە ئەخۆین بەڵام مناڵەکانتان زۆر زیاتر زەرمەندترن چکە لە کاریگەری لەسەر مناڵ و ژنانی سکپڕ زۆر زیاترە. لە بەریتانیا حالێن لە قوتابخانەکان و لە بازاڕەکانە خەریکی توێژینەوەیەکن لەسەر پاشماوەی قڕکەرەکان لەسەر خۆراکەکان واتە هەموو دکتۆری خۆراک ئێستا باسیەوەکەن دوورکەونەوە لە خۆراکی ئەوەی ئۆرگانیک نیەمەی خۆن جاران هەریان و سەوزە و میوە خۆمانیان سابێ بڵێن سەرچاوی سەوزە و میوەکە و لەکوێوەیە بزانەی جوتیارە بزانەی بازاری جوتیارە یانی کوێ. ئەمە هەموو ڕێژەی ئەو شتانە پێڵێ کە کاکتێڵ واتە تێکەڵەیەکی ژەهرەکانیان تێدا ئەگەر سەیری هەرمێکە بکەن 16 جۆری تایە 16 ئیتر یا لە ئاوەری گرتووە لە خاکەوەری گرتووە یا هەنگ و مێروەکان هێناویانە هەر چۆنێک بێت لەناو هەرمەیەکە 16 جۆر ژەهر هەیە مەلا باسی بەریتانیاتان بۆ بکەم خوا بۆ خۆی بزانێت کوردستان چەند جۆری تێ ئافۆمی پێکەنم خۆشبەختی نییە ئەسڵان لە خەفەتە ئەگەر پێ بکەن چونکە زۆر خەتەرناکە منەڵمەوە لە ئەڵمانیا زۆر خراپترە ئێمە توێژینەوانە هەمووی پشمان پێ بەس و ئەو هاوکارانمان کە لە ئەمریکا و بەریتانیا خەریکن ئەڵێن لای ئێمە زۆر باشتر نییە بۆ زانیاریتان بەڵام ئەوەی منەیزانم لێرە زۆر خراپترە لەبەر ئەوەی هیچ سانسۆرێک نییە و جوتیاریش ڕێژەی زۆر بەکارێنێ. لە هەنگا بۆ نمونە جەستەی هەنگەکە چەند جۆری تێدا بووە لە ناو نانان چەندی تایە 25 نان کە فەحسیان کردوون تایەتی بەرحاڵ ئەم توێژینەوانە تازەن وتوان سەیریان بکەن. وتم کاریگەری لە ڕووی تەندروستیەوە لەسەر مناڵ زۆر زیاترە لەسەر سکپڕ لەسەر نەخۆشی شێرپەنجە ئەوانەی کە بۆم ڕیزکردون دیسان لەناو بازاڕەکانی ئێمە هەن هەموویان شێرپەنجە تخانی شێرپەنجەی دروست دەکەن لە دوورخایانە کێماڵی لە دوورخایانە حتمما هەمومان لە دوورخایانە کارمان تێکا چکە 10 ساڵ 15 ساڵ هەری خۆین هەروەی بازار نیایکڕین هەروەی بەردەوامی کڕین وی خۆین و لێی ئەنین و شتنەوەشی سا لە دەرەوە لە بۆ لە ئەمریکا بەریتانیا باس لە شتنەوەیەکەن شێوازێکی شتنەوە هەیە کەمێک کاریگەری کەمەکاتەوە بەڵام لە ناوی نابات چکە چۆتە ناو پێستیەوە چۆتە ناو پێکاتەوە. باشە ئەگەر ئەمە حاڵ و وەزعەکەیە هەروان ناخۆش نییە چیرۆکەکە ساوت دەخۆشە بێ ئەگەر ئەمە حاڵ و وەزعەکەیە بۆچی ئێمە دانیشتوین هەمومان بێخەم تەماتە و خەیاری بازیانە خۆین ی هەموو ناوچەکانی ترە خۆین وتم هەموو دنیا وایە بەڕێزان بە جوتیاری ئێمەوان نەزانێ ئێمە تاوانباریانەکەی نەخێر هەموو دنیا وایە ئێمە بەشێکین لەو چیرۆکەی دنیا هیچ جیاوازیەکمان نییە کەس جوتیار بە بەرپرسیار نازانێت پێش هەمویان ئێمە لە زانکۆکان لە ناوەندەکانی توێژینەوە لە ناو ماڵەکانمانە بەرپرسیارین چونکە ئێمەش فشار دروست ناکەین لەسەر جوتیار باشەی هەر یارمەتیدەری جوتیاریش نین لە دنیا جوڵانەوەیەکێ بۆ نێشتن و لە ناوبردنی ژەهرەکان نەخێر بەکاری ناهێنێ قەدەغەی بکە لە پێناو تەندروستی خۆمان و زیندەوردەکان و زەویان. خۆشبەختانە لە جیهان کۆمەڵە جوڵانەوەی زۆر پتە و بەهێز هەیە کە پشتی جوتیارێک بن پشتوکاڵی سروشتی بکەن تووی زۆر باش بەکاربێنن و بە هیچ شێوەیەک مواد بەکاربێنن. ئەزانم ئەو بەڕێزانی من مامۆستای زانکۆ بوون هەمویان ئەیانوت قەینا تۆزێک بەکاربێنی سەرەتا کەم بەکاربێنی یان هەرەبێ بەکاری بێن من ئەڵێم بە هیچ شێوەیەک بەکارنێنرێ وەم قسەیە دەجاری تر دووبارە ئاکەمەوە لەبەرەوەی پێویست نییە بەکاری بێنی چارەسەری ترمان هەیە بەدیلی زۆر سروشتیتمان هەیە کە پێویست ناکا بەکاری بێنی. کەوتم هەندێک ناڕاستی هەیە لە ڕووی زانستیەوە پێمانەوترێت کە کێڵگە گەورەکانەوەی کە پێیانوترێن مانۆکڕۆپ واتە یەک بەرهەمی ئەوە ئێستا ڕووداوی بینن لە کوردستانە پێشوەخت قەت نەبووە یەک کێڵگەی گەورە بەس پەتاتە ئەکا یان یەک کێڵگەی گەورە بەس تەماتێ نەخێر کشتتوکاڵی سروشتی ئێمە کشتتوکاڵە ئەرێنیەکەیەکە هەمە جۆرە واتە هەموو شتێکە لە کۆمەڵە درەختی میوەی هەیە تەماتە و باینجان و دانەوێڵەی لەولاوە کردووە ئەمە کشتتوکاڵی ڕاستەقینێ. لە ساڵ 85 خۆراکی جیهان جوتیاری بچووک بەرهەمێنێ بەڕێزان واتە ئەو جوتیارانی کە ئەتوان بە سروشتی بیکەنەوە کۆمپانیا گەورەکان
ئەمە جوڵانەوەی لاڤیا کامپەسینایە گەورەترین جوڵانەوەی پشتگیری لە جوتیار و کشتتوکاڵی سروشتیەکە لە ئەمریکای باشوور و میلیۆنان ئەندامیان هەیە خۆشبەختانە ئێمەش وا ئەچینە ناو گروپەکانیانەوە کە باز لەم پرسە ئەەکەن. توێژینەوەی مێژووی زارێکیەکەمان لە پشتانەوە زانیاریەکان هەیە زۆر ناچمە سەری هەرچێکتان ویزەی خوێننەوە. ئەمە ئامینەخانە لە گوندی باڵان ئێمە ئەڵێن جوتیاری ئێمە هەڵگیری مەعریفەیەکی زۆر قوڵە لەسەر زەوی لەسەر کشتتوکاڵ لەسەر مێژوو لەسەر خۆراک پێویستە ئێمە ئەو زانیاری لەوان وەرگین نەک تەنیا لە زانکۆکانەوە. ئێمە خەریکینەوە مێژووە تۆمارەکەین جوتیارەکانە گەیەنین بە یەک باسی کشتتوکاڵی سروشتیەکەین باسی بەکارنەهێنانی دەرمانەکەین باس لە چیرۆکە سەرکەوتوەکانی ناوچەکانی دەوروبەرمانەکەین لە نێویاندا لوبنان بە هەموو وەزع خراپەیە و لوبنان ئێستا دەیان کێڵگەی ئێستاوە ئەگەنە سەدان کێڵگەی کشتتوکاڵی سروشتیان هەیە و بەرهەمیان لە بازاڕە ئەفرۆشێ و زۆر سەرکەوتو ئێمەش ئەتوانین چاویان لێ بکەین. ئێمە لەگەڵ ئەوەشا خەریکی کۆکردنەوەی تۆوی سروشتین تۆوی خۆماڵی تۆوی خۆراگری کوردی خۆمان یانی ناوچەکانی دەوروبەرمان با ناوچەکانی عێراق بن با سووریا بن شام بۆ نمونە کۆمەڵێ ناوچەی دراوسێمان هەن ئاو هەوا و زەوی و کشتتوکاڵمان لە یەکەوە نزیکە ئەتوانین هاوبەشی بکەین و هەمان پرۆسە دووبارە بکەینەوە. لە ڕاستیدا پرسێکی زۆر گرنگە چونکە سەرەتای کشتتوکاڵکردن لە تۆ دەست پێکە کە تۆکەت پتە بوو دروست بوو نەخۆشی و ئافاتیش کەمە بێ بەڕێزان. کێشەی گەورەی ئێستای جوتیارەوەی پێش بۆ تۆ هاوردانە بەستنە و تۆ دەستکاری کراوانە بۆیە سەرکەوتونین بۆیە بەردەوام بێت دەرمان بکڕن. ئێگەر تەماتەیەکی کوردی کۆن لە لای جوتیارەکەیە دەستەکەوێ بیچێنە هەم تامی زۆر جیاوازە هەم لە ڕووی بەهای خۆراکیەوە زۆر بەهای خۆراکی باشترە و بەرگریشی بۆ نەخۆشیەکان زۆرە. ئێمە لە دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی توێژینەوەی زانستی خۆشبەختانە باخێکی بچووکمان هەیە باخی خۆراک و کەلەپورمان ناوناوە خەریکین هەندێک لەو تۆوانە زیاد ئەەکەین ئەگەێنینە ئاسێکە بیدەین بە جوتیار واتە لە ئێستا ئێمە تۆوەکانان دەستا دەست پێەکەین بەبێ بەرامبەر ئەدەین بە جوتیار لە نێویاندا ئەو تۆی گەرمەی کەوتم و تۆی بەزالیا کە پشتی ئەتوانین پێبەسین بەزالیا خۆراکێکی زۆر باشە بە تایبەت ئەو توانی لە وەرزی باران ئابن بەڕێزان هیچی ناوێکەیتە خاکەوە خاکیە مەشکور باشە هێشتا باشین یەکەینە خاکەوە بەرەمێکی زۆر باشمان پێدا و پاشان دەستا و دەستی پێەکەین. بەڵام لە سەڵاتیشا سەرکەوتوو بین ئێمە لە قڕگە خەریکی ئەمەزعین خاکەکە زۆر باش نییە زۆر گەرمیشە بەڵام سەرکەوتنمان بەدەستێناوە ئەگەر لە شارە زۆر لە شار باژێر لە ناوچەکانی تر کە ئاویان زۆر باشە کە خاکیان زۆر تەندروستە شکر هێشتا دەرمان لە ناوی نەبردووی ما بێ فریان کەوین دەرمانەوە بەکارنێن دیسانە خۆمان تومان هەیە و بەرهەمی خۆمانە بە شێوازی نەریتی کشتتوکاڵی خۆمان بەدەست دەیکەین بەدەستی دوورینەوەمان بوونێکی زۆریە بەڕێزان. جوتیاری ئێمە لە کارە ترسێ ئێستا عیبە نییە بڵێم هەموو حەسیان لە شتی خێرایە خێرا بە پەلە داهاتێکی زۆر بە ڕێژەیەکی زۆر پوختی و نەختیەکەی جاران کە جوتیارەکان باسیەکەن نەماوە ماوە بەڵام کەمە. چیرۆکی زۆر سەرکەوتومانێ لە کوردستان لە مێژووی زارێکی تۆمارمان کرد لە نێواندا کە شێخ جەمالی کربچنە سەرکەوتووە کاری باشی هەیە هەڵگری معرفەیەکی زۆر لەسەر کشتتوکاڵ با بچینە لای بازانیاری لێوەرگرین و خەریکە قەنەعەت بەم جوتیاران ناکەین بەشێکیان هەن دەرمان زۆر بکەم بەکارێن هەر باوەڕیان پێینێ خۆشبەختانە پشتیان پێ نەبەستەوە بەشێکیشان هەن ڕێژەیەکی کەم بەکارێنن. طبعا من ناتوانم بە جوتیار بڵێم یەکسەر وازی لێبێن ئەمە پرۆسەیەکە وردە بەڵام لە کۆتایە من پێڵم پێویستە وازی لێبێنی بەس زانین کاتی پێویستە. جوتیاریشمانەیە کە بۆ نمونە کاک عەلی لە گوندی تەنگیسەر تەماتەکەی بەناوبانگە هەموو ئەو وابیستومانە خۆی باسیەکە کە بەیتەکانی بازیان یەن تەماتە لەمەکڕن بۆ چکە تەماتەکەی ئەم دەرمانی پێوە نەکراوە تامیشی زۆر خۆشە ئەوی خۆیان ناخۆن هەندێکیان بەشێکی زۆریان تەبەن. شارباژێر چیرۆکی زۆر سەرکەوتووی تایە لەویانە کاک عەبدولواحید و گوڵچینخانی هاوسەری شتێک کە تا ئێستا باسم نەکرد بەڕێزان خانمانی جوتیاری ئێمە بەڕاستی خۆراگرن بەڕاستی ماندوون شان بەشانی مرد و کوڕ و مناڵەکانیان کاریان کردووە و ئەوانن پارێزەری تۆوی کۆنن واتە ئەگەر تۆوێکی کۆن مابێ لە ناو پریاسکەیەکە ئاوا خانمێ هەڵی گرتووە.
و خۆشیان بازاری بچووکیانێ ئەو کەپرانە هەنەزان بەشێک لە ئێوە پشگیریانەکەن هیوادارم ئێمە کاتێ داوا لە جوتیارەکەین دەرمان بەکارنێنێ ئەبێ کڕیاریش بین واتە کەمێ لە سەرەتایە پارەی زیاتر بین بە خۆراکەکەیان بۆ خۆت باشترە بۆ تەندروستی خۆت بۆ خاکەکەت بەڵام با دەستیان بگرین چونکە زۆر ماندوون زۆر بێتاقەتن نەڵێن کەس بەرهەمەکانمان ناکڕێ ڕاستی شەکەن یعنی لەسەر 1000 دینار کیلۆ تەماتە هەمومان ناقڕ بەس بەشێکی زۆرمان مناقەشاکەین بەڵام زۆر ماندوو بوون پێوەی ئەگەر بڕۆینەوە سەر ئەرشیفی خۆمان کشت و کاڵ بەشێکی زۆر گرنگی ژیانی ڕۆژانەیەمێ هەر گوێ لە گوتە و قسەکردنی ڕۆژانەمان گرە زۆر وشەی کشت و کاڵی هەیە لە نێوان قسەکانماندا بەکارێنین لە بروی ئێمە دانیشتوانێکی کشت و کاڵی و ئاژەڵدارین لە مێژووە ئەوە شانازیەوێ بەڕێزان لەسەر زەوی ئێستا هەموو دەوڵەمەند و سەرمایه‌دار و گەورەکانی دنیا بۆ ئەو جۆرە ژیانە سادەیە گەڕێنەوە چکە خۆشبەختیش لەو ژیانە سادەیە جا ئەوە قەنەع زۆر جوانە شارەکانی زۆریش پشتگیری لە جوتیارەکە لەو کاتە و دژی ئاغا و دەرەبەگە و لەسەر جوتیارە کاتەوە کە ناوەستن بە ڕۆژ و شەو هەڵمەت بۆ فەرمان بدن و ئەوی کە ئەڵێ فەرقی نییە نێرومێ هەرچی دانیشتووە لە دێگەشت خەریکی فەرمان لە حەق ڕاستیە وایە کە ئێمان چینەلایە ئەمە دەستکەوتەکانی ئێمە نازام هەڵوێستان چەند کاتم بردووەگەم لە کات نییە باش تاڵمیش کۆتایی پێێنم وەک گوتم چیرۆکی زۆر سەرکەوتوو هەیە ئێمە تۆمارمان کردووە و سەرکەوتوی تریشە ئێمە نازانین چکە پرۆسەکەمان تازەیە و سوپاسی ئەوواکەین ئەگەر جوتیاری ترە ناسن و خەریکی کاری کشت و کاڵین ئەگەریش بە ڕێژەی کەم مواد بەکارێنن ئێمە ئەچینە لایەن پرۆسەیەکی بەردەوام و ئەگین بە قەناعەت لەگەڵ یەکترا کاری ئەوێ و پشگیری هەموو لایەکەوێ سەرکەوتنەکانی پارمان لە ئەم ساڵ باشتر بوو ئەم ساڵ بیستومانە کشت و کاڵ بەگشتی کزە ئێمە سەرکەوتونەوەین بە زەمە چیرۆکی پارمانە و ئەگەر بەڕێزان ئێمە ئەبێ بەوە بە جوتیار بڵین هەمووی ئەڵێن بەگشتی لە مێژووی زارەکێکە ئاخر ئەگەر دەرمان نەکەم بەرهەمەکەم زۆر کەمە بەڵام پوختی و نەختیەکەی کوردەواری لە زۆر و بۆریەکە زۆر باشترە تۆ ئەگەر ئەو هەموو مەوادە کیمیاییەی تایە و خاکەکی خۆشت وێرانەکەیت و سەرچاوی ئاویەکە ژەهراویەکەیت و یەکەم کەس خۆش و خێزانەکەی خۆشت ژەهراویەکەی چ سوودێک لەو کشت و کاڵایە بەڕێزان نەکو پرسیار لە ئێوەی ئەکەمینی زۆر و بۆری بۆچی کە لە تانجەرۆ فڕێ ئەدرێ دوایی لە ئەکرێتە حاویەکانەوە هەر خۆی لە زەوی کشت و کاڵیەکانە بینیومانە ئەرزی تەماتە و پەتاتە هەمووی فڕێدراون لەبەرەوەی پارەی کرێکاریان پێ نادرێت کۆی بکەنەوە بەڕێزان ئەو پارە زۆرەیان بە تۆ و بە مەواد بەس دوایی پارەی کرێکاریان پێ نادرێت کە کۆی بکەنەوە واتە بە فیڕۆ ئەچێت یعنی چ سوودێک لەم کشت و کاڵە هەیە من لیان ئەپرسم وەک گوتم شتێکە کە فێرکراوین و پێمان وتراوە پێشکەوتووە و زۆر باشە ئێمە ئەتوانین پێچەوانێکینەوە کاری ئێوە منەوە تۆزە خۆراکە زۆر دڵم خۆشەکە لە باخەکەی خۆمانەی بمەوە بە ئەو پەڕی خۆشبەختیەوە ئێخۆم چکە سوودی هەیە بۆ و دڵنیام بە بەڕێزیشتانەتوان باخی بچووکتان هەبێ و بۆ ئەوانەی کارەکەن ئێمە بەشێکین لە تۆڕێکی کشت و کاڵ لە عێراقا خۆشبەختانە واتە لە ناوچەکانی عێراقیش دەستکراوە بەم کارە بە هەموو ناڕەحەتیانەوە لە بەغداد کێڵگەیان هەیە خەریکی کاری کشت و کاڵی سروشتین لە لوبنانەوە ڕاوێژیان پێ ئەەکەین و ڕاهێنانمان بۆ ئەەکەن و پاشان بۆتان باسەکەم کە ڕاهێنەرێک هەر سبەینێ ئەگاتە سلێمانی و لەم هەفتەیە دوو ڕاهێنانەکەین لەسەر چارەسەرە سروشتیەکان واتە بەدیلی موادی کیمیایی ئەگەر من بە جوتیارڵم بەکاری مێنە ئەی بەدیلەکەی چێ ئێمە خۆشبەختانە ئەم جوتیارە ئەزمموی 30 ساڵی هەیە لە سووریا و لە لوبنان و پێمانەڵێت چۆن تێکەڵی بەس ناو کێڵگەکەی خۆت گەڵا و گوڵ و پێداویستی ناو کێڵگەی خۆت تێکەڵەکەیت نەخۆشیەکانی پێ چارەسەرەکەی دیسانەوە بە قانع کۆتایی پێێنم قانع ئەڵێ تەوان من یارمەت ئێمە پێویستمان ئەوەیە ئەم بازنەیە گەورەکەین نەک تەنیا منی مامۆستای زانکۆ و جوتیار و چالاکەوانەکان با هەمووتانی تیابن با هونەرمەندی تیابێ بە پارێزەرمان لەگەڵا بێ بۆ ئەوەی پتە بین بۆ ئەوەی کارەکەمان سەر بگرێ وەک وتم لە لوبنان سەری گرتووە وەزعی لوبنان زۆر خراپیشە بەڵام ئەوان زۆر باشن قانع ئەڵێ با هەموو جوتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان هەڵگرن یەکسەر دروشمی هاوبەشی بێ جیاوازی لەسەر ڕەمز و نیشان
هەڵگرن پاچ و چەک و بێڵ و قەڵەم هەر لە ڕۆشنبیر هەتا شوان و سەپان عەرز و ئاو بۆ چینی جوتیاری هەژار بەرهەمی نۆش کاوەک و نۆشی گیان طبعا بێ ئێمە نۆشیکەین بەرهەمەکانمان لەستا من نۆشی ناکەم ئەگەر بەو شێوازە بێ نۆشی ناکەین بەڵام ئەتوانین و دەستیشمان پێ بکردو سوپاس بۆ بەڕێستان